بەناوی خودای گەورە و میرەبان ئازیزانم سڵاوتان لێبێت بۆ پەڕی خۆشحاڵیەوە لە شەوێکی تایبەت و گرنگی تۆپی پێی ئەوروپا یاری کۆتایی چامپیۆنز لیگی ئەم وەرزە بە ئێوەی ئازیز شاد دەبینەوە. ئازیزانم ئەم شەو لە ڕووماڵێکی تایبەتە لەگەڵ هاوکاری ئازیزم کاگۆران محەممەد و دوو لە پەیامنێرانمان لە شارەکانی سلێمانی و لێرەوە هەوڵ دەدەین ڕووماڵێکی شایستە پێشکەش بە ئێوەی ئازیز بکەین. ئازیزانم لە کاژمێردەی ئەم شەو واتە کەمتر لە یەک کاژمێری دیکە دوویانە یانەیەک ئینگلیزی و یانەیەک ئیتاڵی لە یاری کۆتایی چامپیۆنز لیگ شەڕی جامە دوو گوێچکەدارەکە دەکەن. کاگۆران سپاس بۆ ئامادەبوونت بۆ ئەم شۆکە لەگەڵمان دەبێت. سپاس بڕیاجان، سپاس بۆ تەقدیماتە جوانە، سپاس بۆ بینەران و سپاس بۆ هاوکارانمان. بێگومان ئەم شەو یەکێکە بینین لە خۆشترین یاریەکان ئەبێ ئیتاڵیەکان شانازی بەخۆیانەوە کە ئەم ساڵ کەسییان نەگەیشتە یاری کۆتاییەکان. وەڵاهی لەبەرەوەی کە خولەکەیان هێزێکی زۆر زۆر لە بژانەوەیشی گەورەیە ئەو چەندین ساڵە ڕکابەرەکانی کاڵچۆش جیاوازن ئەم ساڵ ناپۆلی بۆ ساڵی پێش و میلان ساڵی ئیتاڵیەکان لە یاری کۆتایی کۆنفرانس لیگ کەسیانێنە فیۆرنتینا بەرامبەر وێسام شکستێنە و جامەکەی نەبردەوە. بێگومان ڕۆماش بەرامبەر ئیشبیلێ لە ئەوروپا لیگ من پێتەڵم هەر شانازیە بەخۆیانەوە بکەن چونکە بەڕاستی بە شایستەی گەیشتنە یاریەکانی کۆتایی و بە هەمان شێوەم شەویشکە سێم یانی ئیتاڵی لە گەورەترین پاڵەوانتی تۆپێ بەشداریەکە و یاری کۆتاییان جامە بەرامبەر یانی مانچستەر سیتی تیپێکە کە ئەم ساڵ بە شایستەیی توانی هەرچەندە زۆرێک لە خوێنەران پێیانەوە و لە قۆناغی کۆمەڵەکانەوە ئینتەر بۆ ماڵەوە بە شتۆنەوە بە پلەی دووەواتر بە هەر لە قۆناغی کۆمەڵەکانەوە چ گرافیکێکمان ئامادەیە باچینە لای گرافیکەکانمان وەگا ڕوونە یاری کۆتایی چامپیۆنز لیگی 2022 و 2023 ئینتەر میلانی ئیتاڵی مانچستەر ئینگلیزیەکە ئەمە بۆ یەکەمین جارە لە یاری کۆتایی ڕوبەڕووی یەکدیە بنەوانەوە و نزیک بە 16 ساڵە بێت دوو یانەی ئینگلیزی و ئیتاڵی نەگەیشتنەوە یاری کۆتایی لە دوای ساڵی 2007 کە ئەیسی میلان و لێڤەرپۆل یاری کۆتاییان کردووە. ئەمە یەکەم جارە دووبارە بێتەوە. مانچستەر لە قۆناغی کۆمەڵەکان بە کۆکردنەوەی 14 خەڵ و بە یەکەمی کۆمەڵەکەی سەرکەوتووە. ئەمە دەیسەلمێنێ کامیانەیە لە قۆناغی کۆمەڵەکانەوە ئامادە بووە بۆیە 14 خاڵ و بە یەکەمی کۆمەڵەکەی سەرکەوتووە. ئینتەر میلان لە کۆمەڵەکەیدا بە کۆکردنەوەی 10 خاڵ و بە دووەم سەرکەوت کۆمەڵەکەی بەرشەلۆنە بوو بایرن میونخ بوو بەڵام توانی پلەی دووەم لە بەرشەلۆنە بگرێت و بە دووەم سەر بکەوێت دواتریش توانی بربەستی زۆریانە تێپەڕێنێت. مانچستەر لە قۆناغی 16دا بربەستی لایپزیگ لە قۆناغی چارەکی کۆتایی بربەستی بایرن میونخ لە کۆتایی لە پێش کۆتاییش ڕیال مەدریدی بڕیوە. ئەمیانانە ئاسان و بۆستی بێگومان نەخێر بربەستی یانەی بایرن میونخ ئاسان نییە چونکە تیپێکە بەردەوام پاڵێراوە. بربەستی یانەی ریال مەدرید بە هەمان شێوە بێگومان تیپێکە کە هەمیشە پاڵەوانی ئەم نازناوەیە و لە هەمان کاتە لایپزیگی شێشێکە لە تیپە جوانەکانی ئەم وەرزە بۆیە یانی مانچستەر سیتی یاک بڕیار کۆمەڵێک یانەی تێپەڕان کە بەڕاستی هەم بایرن میونخ بەردەوام ئەوەیە کە نازناوەکە هەمیشە کە ناوی چامپیۆنز لیگ ئێنرێ ناوی بایرن میونخ شێندرێ و ریال مەدریدیش پاشای چامپیۆنز لیگەوە لە بەرامبەر بۆیە بربەستی یانەی مانچستەر سیتی بەگەیشتن بە یاری کۆتایی بێگومان ئاسان نەبوو. ئینتەر میلان لە بەرامبەردا بربەستی یانەکانی پۆرتۆ بەنفیکای ئەیسی میلانی تێپەڕانێت. دوو یانەی پۆرتۆگالی و یانەیەکی هاوشاری خۆی کە لە میلانۆدا هەردووکیان هاوبەشن. ئەگە سێری بکەیت زۆرێک لە بۆچوونەکان بڕیار پێیان و بەنفیکا توانێت بربەستی ئینتەر بڕێت بەنفیکا دواتر یعنی هەم ئەنتەر لە قۆناغی کۆمەڵەکانەوە کۆمەڵێک سوپرایزی بۆ هاندرانی تۆپێ بەخشی کە بەڕاستی بۆ یاڵم بە شایستەی چونکە هەر لە قۆناغی کۆمەڵەکانەوە مڕەشەح نەبوو بەگەیشتن بە قۆناغی 16 لە بەرامبەر لە قۆناغی چارەکی کۆتاییشە بەرامبەر بەنفیکا هەمومان زۆر نەک هەمومان بەڵێ زۆربەی بۆچوونەکان پێیان و بەنفیکا سەرەکەوێت. واتە کاتێک سێری ئەمە دەکەین تۆ بەبڕایتەوە ڕێگاکی کامیان ئاسانتر. من پێم وایە ڕێگەی هەردوو تیپ قورسە بەڵام ڕێگەی یانەی مانچستەر سیتی بەراورد بە ئینتەر ئەگەر باسی بۆ ناو بکەی بایرن میونخ و ریال مەدرید قورستر بووە. بەڵێ گرافیکی دواتر مانچستەر سیتی دووەم جارە دەگاتە یاری کۆتایی بیرمان بێت بەرامبەر چێلسی 2021 گەیشتە یاری کۆتایی و شکستیەنە شکستەکە. گۆران محەممەد پێی وا چی بوو؟ وەڵایی کاک بڕیار من پێم وایە مانچستەر سیتی زۆر جار ئێمە ئەکرێ قسەیەکی بەهاڵێ گشتی بکەین هەندێک تیپ ئەبنە پاڵەوان بۆ منە شایستەنی تێگەی لە من ناڵم ئەو ساڵەت چێلسی ناڵم شێت چێلسی شایستە نەبوو. چێلسی تۆخێل یعنی لە نیو وەرزە توانیان چامپیۆنز لیگ بەدەست بێنن بۆ نمونە وەرزەی ڕابردوو ریال مەدرید باشترین تیپی جیان نەبوو بۆ پاڵەوانی چامپیۆنز لیگ مەرج نییە تۆ باشترین تیپی بێتە پاڵەوانی چامپیۆنز لیگ بۆ ئەم شەوگەن سەرکەوتن تۆمار بکە باشترین تیپی جیهان نییە باشترین تیپی ئەوروپا نییە
بەڵام سوود لەنەوە خولێک یارەکە ئەسوود دەستخۆشکەواتە من پێم وایە بڵێ مانچستەر ئەو ساڵی 2021 بە هەمان شێوە باسێکی بەرزەوە دەکەوت. ئینتەر میلان شەشەم جارە دەگات یاری کۆتایی، سێ جاریش بۆتە پاڵەوان، دوو جار نازاوەکە لە دەستداوە. تا ئەگەر سێری مێژووی دوانێ بکەین دەبینی ئینتەر میلان لە ڕووی مێژوویەوانێ باڵادەستیە بەسەر مانچستەردا، بەڵام ئێستای تۆپی پێ گواردیۆلاوتیەوە گرنگ نییە. منیش هاوڕایم بەڵێ مێژوو هیچ کاک بڕیار ئەوە کۆمەڵە یاریزان بوو ئەم دەستکەوتیان بەدەستێنا بوو کۆتا جار بۆ منە سامێل یوتۆ بۆ ئەم یاریزانە بوو یەکسەرنج بڵێم سەرنجەکەی خۆ بڵێ مانچستەر ڕاستە دوو جار گەیشتوتە یاری کۆتایی، ئینتەر میلان 6 جار گەیشتووە، بەڵام ئەم پێگاتەی ئێستای مانچستەر زۆرینەیان وەرزی 2021 گەیشتن یاری کۆتایی یاریان کردووە، بەڵام ئەو پێگاتەی ئێستا ئینتەر میلان یاری پێکات هیچیان نەگەیشتنە یاری کۆتایی چامپیۆنز لیگ لەگەڵ ئینتەر میلانە. کۆتا جار کە گەیشتووە وەرزی 2010 بووە کە هیچ کامیان لە ئێستا زۆرینەیان وازیشیان ئەو مێژووە بۆ ئەمەیە مێژووە نزیکەکە ڕاسترە نەک مێژووە دوورەکە. مانچستەر تا ئێستا نازناوەکەی نەبردوێتەوانەیە، ئینتەر میلان سێ جار بۆتە پاڵەوانەوەش مێژوویەکی دوورە، بەڵام ئەوەی ئینتەر میلان یاری کۆتایی ئەتوانێت لە ڕیال مەدرید بەرێتەوانێت لە مێژوویەکی دووردا. کاک بڕیار پێشەوەی بچێتە گرافیکی دواتر یعنی وەکو ئاماژەیەک ئەمە یاریگەی ئیتیحاد نەجۆسیپی میادزایە، یعنی یاریگەی تاتورکە لە ئەستەمبول کەمترین هەڵە بکەی بیتەوە، یعنی ڕاستە بە هەموو پێوەرێک بە هەموو پێودانێک من و بڕیار تەواو بەشێک زۆر لە نووسەران و شۆڤەکاران پێیان وایە مانچستەر لە ڕووی هێز و کوالیتیەوە زۆر بەهێزترا، بەڵام ئایا کێ کەمترین هەڵاکە لە یاریەکەی ئەمشەوە؟ زۆر باشە. گرافیەکی دواتر پیپ گواردیۆلای ڕایانەری مانچستەر سێ جار چۆتە یاری کۆتایی، واتە ئەم ڕایانەرە لە یاریە کۆتاییەکانی چامپیۆنز لیگدا سێ جار ئامادەی هەبووە و لەگەڵ ئەوەشدا دوو جار بۆتە پاڵەوان لەگەڵ یانەی بەرشەلۆنا. ئەتوانین بڵین گواردیۆلا لە چامپیۆنز لیگ سەرڕاویان دەجار بە بۆینەی هەڵەکانی خۆیەوە نازناوەکە لێ دەزاوە، بەڵام ڕاهێنەرێکی تەواو بە ئەزموندار و ئامادە بێت. من پێم وایە ڕاهێنەری کامڵە کاک بڕیار ئەوەی کە جیاوازی گواردیۆلای بەڕاستی ئێستا و چەند وەرزی ڕابردووە ئەوەیە کە ئێستا گواردیۆلا واقعیانەتر مامەڵە لەگەڵ تۆپی بکەشی تۆپیاکە. بۆ نمونە ئێمە زۆر جار بینیمانە چەندین جار قسەیشمان بە یەکەوە دەروی یارگایە کردووە کە گواردیۆلا زۆر جار ئەنجامیش کردووە قوربانی فەلسەفەکەی خۆی. بۆ نمونە سێ گۆڵی هەبوو دەستبەرداری شێوازی تیکی تاکە و کۆنتڕۆلی تۆپی هێرشبەری نەبووە، بەڵام بینیمان وەرزی ڕابردوو چارەکی کۆتایی بەرامبەر ئەتلێتیکۆ مەدرید بەرگریکی چڕی ناوچەیی کرد. ئەمە وای کردووە کە بڵین گواردیۆلا ئێستا باشتر واقعیانەتر مامەڵە لەگەڵ تۆپیاکە، بەڵێ هەندێک جار فەلسەفەکەی خۆشی لە ناو ئەبا بۆ ئەوەی کە ئەنجام بەدەست بێنێ. ئەگەر لەگەڵ یانەی مانچستەریش ببێتە پاڵەوان پیپ گواردیۆلا واتە دەیسەلمێنێت کاتێکیش لە بەرشەلۆنە بۆتە پاڵەوان جێدەستی خۆی بووە، چونکەم ڕخنەیەگەی لەسەرم ڕایانەرە کە لەگەڵ بایرن نەیتوانی بێتە پاڵەوان، هەموو شتێکی بۆ لەگەڵ مانچستەریش تا ئێستا گەیشتوە یاری کۆتایی شکستیە ناوە. دەگوترێت یعنی بەشێک لەوانی کە ڕخنەیە لە گواردیۆلایە لەگەڵ بەرشەلۆنە کاتێک بۆتە پاڵەوان کە بەرشەلۆنە تیپێکی تەواو کامڵ بووە، پەروەردەی لاماسیای زۆر تیا بووە، یاریزانێک وەکو لیۆنێل میسی لەگەڵدا بووە کە لەو سەردەمەدا لەگەڵیشدا چاڤی نێستای لەگەڵا بووە کە هاوکاری گواردیۆلایان کردووە. بەڵام ئەگەرم شو بێتە پاڵەوان ئەوە گواردیۆلا مێژوویەکی جیاوازتر بۆ خۆی نانووسێتەوە، جیاوازتر نووسێتەوە. بەڵام کاک بڕیار سەی پێکاتەکەی ئێستای مانچستەریشکە یعنی سەی ئەوی یعنی یەکێک لە شتە جوانەکانی گواردیۆلا ئەوەیە کاک بڕیار کە ڕاستە گرێبەسی زۆر بۆ ئەنجام درراوە، بەڵام توانیوێتی ڕۆڵی ئەم یاریزانە لە چەندجێکی یاریگایە بدۆزێتەوە. یعنی بۆ نمونە گواردیۆلای شکل و ڕایەنەرانی کە زۆر ئەتوانێت پەرە بە ئاستی یاریزان بدا. بۆ نمونە سەیری گۆندۆگان کە لە دۆرتمۆند ئەو ئاستە زۆر بەرزەی نەبووە، بینین ئێستا کاپتنی تیپەکەیەوە لە یاری کۆتایی جەمە 2 گۆڵ تۆمارەکە. بۆیە ناڵێم هەمان شێوی بەشۆنە، بەڵام ئەم پێکاتەی کە ئێستا لە بەردەستی پیپ گواردیۆلاشایە بەڕاستی وەرە هەر لەسەر لە بۆڵپارێزەوە تاگاتەوە هێرشبەرەکە کە ئێرلینگ هالاندە پێکاتەکە نەقسێکی تیا نابینی کاک بڕیار. بۆیە من پێم وایە گەورەی گواردیۆلایە، بەڵام وەرە گواردیۆلا بکە ڕایەنەرێکی بۆ ڕایەنەری تیپێکی و سامپدۆریا بۆ نمونە ساسۆلۆ بۆ نمونە ڤالەنسیا بزانە ئەگات یاری کۆتایی چامپیۆنز لیگ ئەمە هەردوو شێتی پێکاتەکە تەواوکەرەوە ڕایەنەریش تەواوکەرە. زۆر باشە کەواتە پێ وایە پێگاتەی ئێستەی مانچستەریش هیچی کەمتر نییە لەو کاتێک کە لەگەڵ بەرشەلۆنا یاری کرد. من پێم وایە هیچی کەمتر نییە، هەتا پێکاتێک کە پێکاتێکی تاڵوتکایە. لە بەرامبەردا ڕایەنەری بەرامبەر ڕایەنەری ئینتەر میلان سیمۆنی ئینزاکی برای فلیپۆ ئینزاکی کە لەوانەیە زۆرێک لەوانەیە کە لە تۆی پێ دوورکەوتمێتەوە ئێستاش سیمۆنی ئینزاکی بە فلیپۆ ئینزاکی ببینن. لێکچوونێکی زۆر لە ڕوخساریاندا هەیە و هەردووشان هێرشبەر بوون، بەڵام ئەم لە سەردەمی یاریکردنیدا زیاتر لە لازیۆ
فلیپۆ ئینزاکی لە ئیسی میلان بوو دواتر ڕانەرایەتی کرد دوورخرای لە ئیسی میلان ئێستا براکەی گەیشتووە یاری کۆتایی چامپیۆنز لیگ و ئەزموندارتر لە کاری ڕایەنەرایەتی کەمە پێچەوانەکەیەتی لە یاریکردندا فلیپۆ ئینزاکی زیاتر دەرکەوتە بوو لە ڕووی گۆڵتۆماکردنەوە باشتر بوو بەڵام سیمۆن ئینزاکی لە کاری ڕایەنەرایەتی توانی پێش براکەی بکەوێت ئێستا گەیشتووە یاری کۆتایی چامپیۆنز لیگ لەم سەردەمەدا بەرامبەر پێپ گواردیۆلا لە یاری کۆتاییدایە و پێپ گواردیۆلای کە پێمان وایە لەسەر وردەکاری زۆر بچووک چەندی کاتژمێر یاریزانەکانی ڕادەگرێت قسەیان بۆ دەکات ئینزاکی یەکەم جارە دەچێتە یاری کۆتایی ئەتوانی بڵێ ڕایەنەرێکی بێزمونە نەخێر من پێم وانە ڕایەنەرێکی بێزمون بێت چێکە لەو ڕایەنەرانی کە کاک بڕات جێدەستی خۆی لەگەڵ ئینتەر میلانە بە تەواوەتی یعنی توانی وێتی جێدەستی خۆی دەربخا یەکێکە لەو ڕایەنەرانی کە نازناوی خولی ئیتاڵی بردووە و یەکێک لەو ڕایەنەرانی کە یاریی خۆش پێشکەشەکە بۆیە من پێم وان نییە بە هەوانتا سیمۆن ئینزاگی گەیشت بێتە یاری کۆتایی بەڵکو سیمۆن ئینزاگی خاوەنی شێواز و پلەن و تەکتیک بەخۆیەتی و من ڕاستە حەقی زیاتر و کوالیتی زیاتر و ژماری زیاتریان بە گواردیۆلا بەڵام پێشموانی ئینتەر هێندە بچوو بێ کە ئێمە 100% یاریەکە بین بە پێپ گواردیۆلا پێشەوەی بچینە لای پەیامنێرانمان ئەگە پێوەرەکان لە لای کاگۆران هەڵسەنگاندنی بۆ بکات پێی وایە لە تایمی یەکەم یان بەکوی گشتی یاریەکە با بڵێن لە تایمی دوم ژەبرێمە ناتوانین لە نیمەی تایمەکانە بینەوانی لای بینەران پێی وایە کامیانیان لە یاریەکەدا باڵا دەست دەبن کامیانیان ئاستێکی باشتر پێشکەشەکە مەترسی زیاترە بێ لەسەر گۆڵی بەرامبەر من حەزەکەم تۆش ڕای خۆتم بێ بڵێ ڕای من بڕیاتها ئەوەیە کە لە سەرەتاوە پێپ گواردیۆلا فشارە هێرشبەرەکەی دەست پێیەکە و ئینزاگی و ئینتەر میلان بەرگریەکەن من پێم وایە گواردیۆلا چۆن بە لە هەموو یاریەکە بە شێوازی هێرشبەری بە شێوازی کۆنتترۆلی تۆپ بەشداریەکە من پێم وایە بەم شێوەیە و ئەنتەرەوێ لە سەرەتاوە پارێزگایی لە تۆڕی گۆڵەکەی بکەم من حەزەکەم بۆ تۆ بزانم هەر لە سەرەتاوە ئاماژە پێکرد گواردیۆلا بە ئەگەرێکی زۆرەوانێ بە ستایلێکی هێرشبەرانە بە پلانێکی هێرشبەرانە یاری دەکات و گواردیۆلا لە چامپیۆنز لیگ هەمیشە دەیەوێت لە خولەکانی سەرەتادا دەست پێشخەری کات و فشارێکی زۆر دەکات و ئێستای یانەی مانچستەری کاگۆران نەشئێک و جۆش و خرۆش یانەکەی گرتووەتەوانێت کە لە لووتکەیان بۆچی پرێمە لیگان بەو جۆرە لە ئەرسیناڵ وەرگرت کە لە ململانێکی توندا بوو جامی یەکێتی ئینگلتەرایان بردەوە لە یانەکەی ڕکابەریان لە مانچستەر یونایتد ئێستا نەشئەی برنەوەی نازناوی سیانی لە مۆرزەیە و نووسینەوەی مێژوو یاریزانەکانی مانچستەری کردوتە خسۆتە نێو جۆش و خرۆشێکی زۆرانێ بڕیار لەیت شانکەم ینی سەی کورسی دەگەم تێبگە بۆ منە کورسی یەدەگی سی فیلفۆدین کە بەڵام یەک شتەیە کاگۆران بۆشە زۆر گرنگە ئەم جۆش و خرۆشە نەبێتە هۆکاری لە خۆبایی بوون بە کەنسەی نەکردنی ئینتەر میلان نەبێ ئەگەرنا باجەکەی ئەدەن ڕەنگە بەخرا بەسە مانچستەریدا بشکێتەوانێ ئەگەر ببێت بە لە خۆبایی ئەگەر حساب بۆ ئینتەرنەت لۆکو خۆی بەدڵنیایوانێ لەبەر ئێستەوە گوتم زۆر خۆیان بە گەورە دەزانن نەشئەیەک و جۆش و خرۆشێکی زۆریان هەیە پێم وابێت پەیامنێرانیشمان لە شارەکانی کوردستانەوانێ ئامادەییان هەیە لە شاری سلێمانی کاگەستیار حاجیمان لەگەڵ هەستیارگیان سڵاو لێبێت پێم خۆشە سەرەتا بۆ چوون و ڕای خۆت سەبارەت بە یاریەکە بخەیتە ڕوو و دواتریش بۆ چوونی هاوڵاتیانمان سەبارەت بەم یاریە بۆ وەربگری فەرموو وەڵێ سڵاوتان لێبێت دیارە لە یەکێک لەو شوێنانم کە بڕیارە لە کاتژمێردا یاریەکە ئەنجام بدێت و لێرەش وەرزشکاران و تەماشاکارانی وەرز لێرە سەیر یاریەکە بکەن بۆ چوون و سەرنجی خۆم بۆ یاریەکە پێم وایە کە یاریێکی زۆر زۆر هەستیارە بێت بەتایبەت کە دووەم یاری گواردیۆلا ئەچێتە یاری کۆتایی چامپیۆنز لیگ پێم وایە کە نزیکە لە بەدەستێنانی نازناوەکە لە ئەگەری بەدەستێنانی نازناوەکە ڕەنگە زەحمەت بێت لە ساڵانی داهاتوو بگاتەوە هەمان ئاست و هەمان ئەنجام بەدەست بهێنێت و لە بەرامبەرە بێگومان یعنی ئینتەر میلانیش یانەیەکی ئاسان نییە بۆ مانچستەر سیتی شکاویش بەلێهاتووی خۆی گەشتۆتە ئەم قۆناغەوە هیوادارین یاریێکی بەچێش لە کۆتاییە ببینین و پێم خۆشە من ڕابچوونی وەرزشکاران و هەندەرانی هەردوویانە لێرە وەربگرم زانم ئەوان ڕابچوونیان چێ لەسەر یاریەکە ئەوستازیان سڵاو لێبێت حەزە نەبێت ئێرە بۆچوونی ئێوە لەسەر یاریەکە چییە پێتان وایە ئەم شەوکیە توانێت باڵا دەستی بەسەر یاریەکە بکێشێت سوپاس کاکە سیارسڵاومێ بە مامۆستا گۆران و برادەرانی ستۆدیۆ یاریێکی بەڕاستی هەسیارە بە مانستی بەو پێی کە لە مێژووی خۆیان ئەم پاڵەوانەتەی نەبردوێتەوە لەبەرەوە لەوانە گرنگترین یاری ژیانی وەرزشی مانچستەر سیتی بێ بۆ ئینتەر میلان خۆتەزانی سێجارم نازاوی بردوێتەوە بەڵام
تۆپی پێ بریتی نییە لە تەنها یەک لایەنێکی دیاری کراو. ئیتر ڕاهێنەرە و یاریزانەوە بەرهێنانە لە تیپا و لایەنی مێژووی هەمووانە کاریگەری هەیە بەس خۆتەزانی هەر تیپێک گواردیۆلا ڕاهێنەری بێ هێرشبەری یاریەکەن لەبەرەوە چاوەڕێی یاریکی خۆشەکەیت بزانین چی ڕۆیە هیوادارم کە ماستی بیباتەوە. پێدوانیە ئینتەر میلان زەحمەتی دروست کات بۆ مانسیتی لایەکەم شەوە. مەڵە بە دڵنیایە پێما سیناریۆ یارەکە دیارە کە زۆرترین تۆ با بڵێن لای مانستێ بێ بەرگریکی زۆر باشەکەن ئەنتەر میلان بەڵامی تر وەکوتم لە حەزاتی پسوک کاریگەری بێ لەم یاریە بە دڵنیاییەوە ئەنتەر میلان چانسی بردنەوەی هەیە و ینی بەو جۆرەنێکە لە میدیای باسەکرێکە یارەکە یەک لای بوو بێتەوە بە ماسی ئەو شتە ڕاز نییە ئەوەی سەری تۆپی بێ کردبێ ئەزانێکەوە ڕاز نییە. شۆی بینیمان لە یاری پێشکۆتایە گواردیۆلا لە یاریێک لە یاریەکان بەرامبەر ریال مادرید هیچ گۆڕانکارێکی ئەنجام نییە. پێ دوایەم شەو لە ئەگەری گۆڕانکاری کام یاریزان دەتوانێت لە گۆڕانکاریەکانە ینی خاڵی بەهێزی گواردیۆلا بێ لە گۆڕانکاریەکان. ڕاستەکەی ئەکرێت بۆ منە فەودنی هەیە یاریزانی تری هەیە ئەلڤارێز دەتوانێت بێنێتە ناوە بەڵام هەر ئەو نییە لە ڕاستی یاریزانی تریشێ ببوورە ڕاهێنەری تریشەیە کە حەزیان بە گۆڕینی یاریزانیە لە کاتی یاریە. یعنی من ئەتوانم ناوی چەند ڕاهێنەرێکی ترە پێ بڵێم کە شێواز یاریان لەگەڵ گواردیۆلا زۆر جیاوازە بەڵام خۆیان لە دەمی خۆیان وتوانێمە حەزمان بە گۆڕانکاری نیە لە هەنە یاریە هەنە یاری واشەیە حەزەکەی دیاری زامگۆڕی لەبەرەوە بەپی سیناریۆ یاریەکە و شتا ئەگۆڕێ بە تاجید بەزەوەی کە بۆ من گرنگە حەزەکەم گۆڵی زۆرتیا بێ یارێکی خۆش بێ ئەگەر ماستیش بیباتەوەیتەوە باشتر هەرچەند فەرقینی هەر دەستخۆش زۆر سپاس مەمنون پێم خۆشە ڕاو بۆ چوونی هەندێک لە هاندەرانی تری شوەرگرم ئوستا سڵاو لێبێت ئەگەر بێتە ئێرە پێوان بڵێ بۆ چوونی تۆرە سەر یاریەکە چۆنە بۆ ئەم شەو پێ دوایە ئینتەر میلان بتوانێت مانسیتی ڕابگرێ. سەرتاسڵاوی کەڕەکەتان لە یەکەم بۆ ئەم شەو کەوا دیارە ئەم شەو یاری کۆتایی چامپیۆنز لیگە لە نێوان ئینتەر میلان و مانچستەر سیتی و بەپێی زۆربەی و پێشبینیانەی کە کراون بە ئەگەرێکی زۆرەوە پێویستەکە مانچستەر سیتی بیباتەوە ئیتر بەڕێژەی 180 بەرەو سەریش ئەوێژە بەرە ئەو پێکاتە بەهێزەی کە لە مانسیتی هەیە لە بەردەم گواردیۆلا هەیە کە ئەمە ژوای کردووە کە بە ڕێژەیەکی زۆر مانچستەر سیتی سەرکەوتن مەدەست بێنێت. زۆر سپاس مەمنون ئەچمە لای هەندێک لە هەوادارانی تری وەرزش سڵاو لێ بێ برام ئەگەر بکرێ پێمان بڵێ جەناب ڕاو بۆ چوون لەسەر یاریەکە چۆنە پێ دوایەم شەو گواردیۆلا بتوانێت بگاتەوە خەونەی کە بەدەستێنانی نازناوی چامپیۆنز لیگە لەگەڵ مانچستەر سیتی یاخودنا. بەڵێ وڵا ڕاستی یاریی قورسە بۆ هەردوولا لەبەرەوەی ئەنتەر میلان بە شێوازی بەرگری یاریەکە و مانچستەریش بە درێژایی 90 خولەک بە هێرشبەری یاریەکە ئەوەش واکات کە یاریی قورس بێ هەلی سەرکەوتن بۆ هەردوولا یەکسانە بەس ئەوەی خاڵی یەکلاکەرەوە بێ بۆ گواردیۆلا بە پشتبەستن بە گۆندۆکان و دیبڕۆین وەک لەم وەرزە لە زۆربەی یاریەکانە یاریەکەیان بۆ مانستی یەکلایی کردێتەوە بەڕای من مانچستەر سیتی سەرکەوتن بەدەستێنێ بە ئەنجامی دوو بەیەک. زۆر سپاس دیارە هاندەرانی وەرزش لێرە زۆرن پێم خۆشە ئەگەر کاتە بێ هەندێک لە هاندەرانی تر وەرگرم بزانم ڕاو بۆ چوونی ئەوان چۆنە براسڵاو لێ بێت ئەگەر بکرێت ئازێت نەبە ڕووپێتە کامێراکە پێمان بڵێ بۆ چوونی جەناب و سەبارەت بە یاری کۆتایی چامپیۆنز لیگی ئەم شەو چۆنە؟ وەک ئاشکرا لاتان دوو تیپی بێزن ئەگەر تیپی بێز نەبوونا ناگەشتە یاری کۆتایی و هەم ئەنتەر میلان هەم مانستی بە بۆچوونی من مانسی تیبێکی زۆر بەهێزە بەڵام یاری کۆتایی یا سوودفەی تیان ڕۆداوەگەوەی کە لە 2010 بینیمان بەسەر بایەرن میونخ هەموو وەک ئێستا هەمومانە ماوەت ئەی ساڵی ماسی باتەوە کاتا ماوە بایەرن میونخ باتەوە لە قیمەی هێزیا بوو بەڵام ناو سانتیاگۆ بیرنابێەوە دوو بە هیچ چۆکی بەرامبەر ئەنتەر میلاندایە بۆیە بەڵام بەپی پێشبینیەکانەوە بێ ماستی لە پێشترە بەڵام میتر یاری کۆتاییەکان و سوودفەی تیان ڕۆدا ئێمە وەک بە جمهورەکانی ڕیال مەدرید گواردیۆلامان خۆش ناوێ ئیشەڵا ئەنتەر میلانی باتەوە. دیارەوەی کە جێی سەرنجە لەم جۆرە یاری کۆتاییانە ئەوەیە کە ئەکرێ بڵین لە 160 بۆ هەفتای هاندەران هاندەری ڕاستەقیری ئەم تیپانە نین لە بنەڕەتە هاندەرەکانی ڕیال و باشن کە دابەش بوون بەسەر ئەو دویانەی ترە ڕاو بۆ چوونی خۆیانەڵێن. سپاس بۆ ئەستیار حاجی و سپاس بۆ ئەو گەنجە قۆزە ڕۆشنبیرانە کە بە شێوەیەکی جوان گزارشتیان لە ڕاو بۆ چوونی خۆیان کرد دوور لە قسەی خراپ دوور لە ئاژاوە بۆ هیوای لە دوای یارێکەش ئەنجامەکە بە ڕۆحێکی وەرزشیەوە وەربگرن کا گۆران ئێستا پێگاتەی هەردوویانە ڕاگەیەنراوە ئەمەی کە لەسەر شاشەکەی لای ئێمە پێگاتەیانە ئینتەر میلانە سیمۆنی ئینزاکی بە داڕشتەی 3-5-2 خۆی لە ڕاستیشدا یەک تێبینی هەیە دۆفێرس
دیمارکۆ وەکو بەرگری کارە ژمارەکە ئەمە زیاتر لە ئەپ و لەسەر وەرەقە وەکو یاریزانی هێڵی ناوە دەژمار دەکرێت بەشداری هێرشەکانی بەدڵنیایوانێ لەبەرەوەی کە لێرەدا ڕانەر ئەرکان پێدەست پێدرێت واجباتەکان بۆ چەشنەیە هەم بەرگری هەم هێرشبەری لەبەرەوەی سێ بەرگریکان لە دڵدا هەیە ئازادێکی زیاتریان هەیە بۆی کە بچنە پێشە بەشداری هێرشەکان بکەن چی دێ لەسەرم پێگاتەیە ئەم داڕشتەیە پێ وایە هەمان داڕشتەیە لە سەرەتای وەرزەوانێ سیمۆنیزاکی پشتی پێ دەبەستێ کاک بڕیار بەم داڕشتەیە بەڵێ بێگومان سیمۆنیزاکی هەر بەم داڕشتەیە گەیشتۆتە یاری کۆتایی چامپیۆنز لیگ لە زۆرێک لە یاریەکانە هەر یعنی شێوازی 3-5-2 یاری کردو و تۆ ئەڵێ ئەم دیمارکۆ لە هەمان کاتە دۆنفرێسی هۆڵندی دوو یاریزانی تقریبان جۆکەرن ئەکرێ بڵین لە کاتی ئەوەی کە فشار لەسەر تیپەکەیانە بێگومان بەرگریەکی چڕەکەن بێ 5 بەرگری کار لە کاتی هێرشیشە ئەو 5 یاریزانە بە تەواتی بەشداری هێرشەکان یانەی ئینتەرمیلانەکەن بۆیە بەڵێ بێگومان ئەوەی کە بینیمانە و کاک بڕیار هێزی ئینتەرمیلان لەبیری نەکەین بەڕاستی لە ڕووی بەرگری و هێزیشی باشی هەیە ئینتەرمیلان لە هەمان کاتە لە ڕووی هێڵی پێشەوە ئەم تیپە حەزەکەم سەرنجی خۆت بی لەسەری خاوەنی کۆمەڵێک هێرشبەری زۆر باشە دیزیکۆیە و گۆڵکارێکی بەتوانایە لە ئانوساتە گۆڵ تۆمارەکە خاوەن ڕیمۆنتاد یەکەم گۆڵی ڕیمۆنتادای بەرامبەر بە شلۆنە لەگەڵ ڕۆما لە هەمان کاتە لاوتەرۆ مارتینێزە پەڵەوانی مۆندیالە یاریزانێکی گۆڵکارە لوکاکۆمان هەیە لەسەر کورسیەکە کە بەڕاستی ئاسی زۆر بەرز پێشکەشەکە بۆیە یعنی ئەگە سەی تاک بە تاک یاریزانی تەریشەکەی ئاوا وەکو پێکاتە بەڕاستی پێکاتەکەی پێکاتێکی زۆر باشە بەڵێ پێگاتەی ئینتەرمیلان 3-5 من دەڵێم 5-3 ببوورە بەڵێ بەڵێ لەم ناوچەیەدا کە پێی دەگوترێت کۆتایی سەیەکی کۆتایی خۆیان یان نزیک ناوچەی هێڵی سزا ئینتەرمیلان دەیەوێت یان نەیەوێت بیەوێت یان نەیەوێت دەبێت لەم ناوچەیەدا بە دوو چین بەرگری بکات 5 یاریزان لە هێڵی بەرگری دۆفێز دارمیان ئەچێربی باستۆنی دیمارکۆ ئەم هێڵا باستۆنی سەرکردایەتی دەکات تۆپدابەشکردنی وەستانیان ئۆفسای دروستکردنی ئەم یاریزانە لێ بەرپرسە تا ئێستا ئەم وەرزاسێکی بەرزی پێشکەش کردووە داهاتووە ڕژاردەی ئیتاڵیا و یانەکەش ئەگە دووربێ لە پێکان چینی دووەمی بەرگریەکە بریتێ لە بارێلا برۆزۆڤیچ هاکان مارتینێزیش دێتەوانێ بۆ بەتایبەتی لە ڕووی بەرگری و برۆزۆڤیچ لە چاو بۆ بارێلا لە یاری ئەیسی میلانە بینیمە لێرە یاریگادا لێرە بێگومان هاتۆتەوە ئێرە لێرەش تۆپی لە لیا و تیۆرناندس پشڕاندووە وەریگرتووە وڵای کاک بڕیار بە کۆی گشتی کالهانۆگلۆش یعنی یەکێک لەو یاریزانەی کە زۆر بەڕۆح یاریەکە واتە ئەمە گریمانەیە ئەمە سیناریۆی یاریەکەیە کە باسم کرد ئینتەرمیلان بیەوێ یان نەیەوێت لەبەرەوەی بەرامبەر مانچەستەر یاری دەکات دەبێت بەرگری ناوچەیی بکات بە هێرشی هەڵگەڕاوە بیەوێت خۆی لە گۆڵی مانچەستەر نزیک بکاتەوە مەترسی دروست بکات ئەم یاریزانانە تەواویان لە خزمەت هێڵی بەرگریدا دەبن بەڵام لە حاڵەتی هێرشەڵگەڕاوەیە هاکان بارێلا هاوکاری دیزیکۆ مارتینێز دەکەن لەم شوێنانەی یاریگادا دۆفێرس دیمارکۆ بەپێی تەنسیق و هەماهەنگی و لێک تێگەیشتن دەچنە پێشەوانێ بەشداری هێرشەکان دەکەن ئەوەی کە زۆر گرنگ بوو بوورە کاگۆران هێڵی یەدەگی ئینتەرمیلانە کە بەڕاستی هێڵێکی یەدەگی خراپ نییە باشە هەنی تۆ میختاریان هەبێت لە سەکورسی یەدەگ کۆریا هەبێت لە هەمووی گرنگتر لۆکاکۆیە کە دەیەوێت خۆی بسەلمێنێت و نەگەڕێتەوە بۆ ناو بێژاوەکەی چێڵسی بژاردەکانی هێڵی بەگری لە سەکورسی یەدەگ باشن ناتوانم بڵێم باشن کێشەی ئەوەی کە فشارەکەی زۆر لەسەرەوەی یاریزانەکان هێڵی ناوە دەکا گۆران لەبەرەوەی ئەبێت هەم بەشداری پلانی بەرگری بکەن هەم بەشداری پلانی هێرشبەری بکەن و بچنە پێشەوانی هاوکاری یاریزانەکانی دیگەن بۆیە ئینتەرمیلان لەم یاریەدا بە دڵنیاییەوانێ ئەرکی قورسە یانەکە پێویستی بە توانایەکی جەستەیی هەیە کە 120 خولەک بەرامبەر یانێکی وەکو مانچەستەر بتوانن یاری بکەن کە ئەمە زۆر قورسە بڕیار یەک پرسیار لێرە هەیەتە پێشەوە ڕیال مەدرید لە یاری گەڕانەوەیە پێم وایە با دواترەوە پرسیار بکەین پێم وایە بزانم کە حسێن حازرەوەیە با دواترەوە پرسیار بەس دوایی بینخرەوە پرسیارەکە زۆر باشە چ لای کاک حسێن پێم وایە حسێن محەممەد لە هەولێری پایتەختەوانێ لەگەڵمان دەبێت کاک حسێن سڵاو لێبێت پێمان خۆشە سەرەتا سەرنج و بۆچوونی خۆ سەبارەت بە یارەکە بخەیتە ڕوو دواتر دەنگ و ڕەنگی هاندەرانی قەڵاو نارەشمان بۆ بگوازیتەوە سەبارەت بە یارەکە فەرموو بەڵێ سڵای خوای گەورە لە تۆ و لە تەواوی بینەرانی
کەناڵی پێیان لە مامۆستا گۆران و بینەرانی پێیان لەم ڕووماڵە کە بۆ یاری کۆتایی چامپیۆنز لیگی ئەم ساڵە کە لە نێوان هەردوو یانەی مانستی و ئەنتەر میلان بەڕێوە دەچێت. من ئێستا لە شەقامی ئیسکانم. ئەم شەقامە ئەگەر هاوکارم کەمێک لە دیمەکانی بگوازێتەوە خەڵک بە پەرۆشیەوە هاتووە لە ئێستاوە سەیری یاریەکە بکاتن پاش نیو کاژمێری کە بە دیاریکراوی یاریەکە دەست پێ دەکاتن. ڕەنگە وەکو جارانی ڕابردوو نەبێت ریال یان هەندەری بەرشەلۆنە ریال مەدرید لە یاریەکە نین یان کریستیانۆ میسی لە یاریەکە نین. بۆیە کاریگەری لەسەر ئامادەبوونی هاندەران هەبێ بەڵام بێگومان هاندەرێکی زۆریش بە پەرۆشیەوە چاوەڕێی دەستپێکردنی یاریەکە دەکەن. من دەمێ چەند هاندەرێک هەروەری بگرم. سڵاوتان لێبێ دەبینین زۆربەی یاریەکانی کەش لە شەقامی ئیسکان و سەیری یاریتان کردووە. چیتان هەیە لەسەر یاری ئەم شەو؟ سڵاو لێبێ بەخێربێ سەر هەردوو چاوم. ئەمە لەگەر مامە کاردۆی دڵ و گۆڵ دائیمان لە هەموو یاریەکان لە ئیسکانی شاری هەولێرە ئارزرین لەناو جمهور جەماوەرەکەی خۆمان. بەنسبە دیاری ئەو ڕۆژ ئینشاءڵڵا بەڕێی من ئەوە گەمەیە دەبی یەک بدۆڕە یەکیش باتەوە و بەس ئینشاءڵڵا گەمەکی خۆش بی و لە ئیسکانیش دەبینی ئەو ڕۆکە هەموو جمهور و جەماوەرە هاتێ ڕووکانە مهم کەش و هەوایکی خۆش بەڕێوە بچیتن. ئەوە لە بۆمە لە هەمووی گرنگترا گەمە شاوجا ئەو دەباتەوە خۆی هەردوو لە جمهوری خۆیان هەیە ڕاستی. ئینشاءڵڵا ئەوەی بەدری منە با ئەویش بباتەوە ئینشاءڵڵا. یعنی دەبی ئاشکراکەین وەڵی ئەوڕۆ من ڕاستی عەزم لێە ماستی باتەوە. ئەو جەمامە کاردۆش نازام ڕێی لەگەرە منە لەگەرە من نییەوە. پێشەکی بە خێراتنێکی گەرمی ئەو کەناڵە دوانن دەکەین. ئەمن و هاوڕێ کۆسترێت لە هەموو یاریەکانی تۆپانێ لە ئیسکانین و لەگەرە و جەماوەرە خۆشەویستە سەیری یاریەکەی ئەەکەین و بەم هیوایانە چێ یارێکی دوام پشاندە دڵی خۆی خۆشکە. ئێمە لە هەموو یاریەکانی مایستەرسی دیمان خۆش دەوێت بەرشۆنەمانش خۆش دەوێت بەڵام لێدوانی بەرشۆنەمان ئەوەیە حیب لۆ مدەڕیبی بەرشۆنە نەیتوانی ئەو شێرە سوارە و ئەو شێرە بینتەوە بەرشۆنەی میسی کوژاینەوە. جارێ لەوی گەڕن ئەو یاریە مهمە چێ دەباتەوە؟ وەڵاهی تۆپانەیە تۆ بۆفای نییە تۆ بخڕە و بەم هیوایینە چێ یارێکی دوام بشاندا دڵی جەماوەرەکەی خۆی خۆشکەوە ئیشاڵە مایستەرش دەباتەوە بە قەنەعەتی خۆمەوە دوو بە یەک دەبینەوە لە سای مایستەر چیدیە. خۆشتریش ئەگەر ماستی بردیەوە ئەو کەرکەی بە دیاری لە بۆ من هینایە ئەوەی دەداتە من ئەگە بردیەوە پاش گەمەی دەداتە من ئەمش لە بەردەکەم. باشە دەستان خۆش بێ دەمێ چەند هاندەرێچکە وەربگرم. یەکێچکە کە لەوانەیە کەمولی لە ناو هاندەرانی یانەکانی شاری هەولێر دیارە. کەمولی ئەوڕۆ چێ دەباتەوە لەگەڵ من؟ وڵای کاک حوسێن بەخێراتن دەکەم وڵای ئینشاءڵڵا ئەنتەر دەیبات و کاک حوسێن ئەنتەر دەباتەوە. ئەمە فەریقمان نەمە جمهوری ڕێڵ مەدرید ئەنتەر دەباتەوە ئینشاءڵڵا. زۆر باشە دەست خۆش بی. دەمێ کۆمەڵێک کەسی تر وەربگرم. مامۆستا سڵاوت لێبێ ئەگەر بە کورتی باسێکی ئەو یاریێمان بۆ بکەی پێ دوایە لە ڕووی پلانی یاریەکە پێکاتی هەردوو تیپ ئاشکرا بووە چێ دەتوانێت لەم یارە سەرکەوتوتەمان؟ پێشی بە خێراتنا دەکەم وەکو دیبرۆین ئەم ئێوارەیە قسەیەکی جوانی کردگوتی خەڵک زۆر دەریانەی ماشتەرستی ئەوەندە گۆڵە تۆمار دەکە بەڵام بە بۆ چوونی ما ئەم یاریەکی داخراو دەبێت. ئەوە قسەی دیبرۆینە ینی ئێستا لێرە ئەگەر لە زۆربەی خەڵک بپرسی دەرێ ماشتەرستی زیاتر لە 3-4 گۆڵان تۆمار دەکات. ئەوەی کە پێشتر بینیمان کە لە یاری یەکەمی ڕیال مەدریدش هەمان لێدوانیاندا بەڵام تۆپی پێ لە کێشەی سەوس لە دوای نۆهەت خولەک هەموو شتێک لێکرایی دەبێتەوە. ینی زۆر جار هەیە تۆ پێشبینی دەکەی کە یانەیەکی گەورە سەرکەوێ بەڵام ئەم یانەیە سەر ناکەوێت. بەخوای پێشبینی زۆر زەحمەتە. ینی بڵێم ئێستا کە مانچستەر براوە دەبیان ماشتەرسری ئەوەی یەکەمە نە ئەوە هەڵەیە بەڵام لە هەمان کاتدا یانەی ئینتەر میلانیش تموحی ئەوەی هەیە کاکە هاتیتە یاری کۆتایی بینیمان کە دوو یانەی تری ئیتالی لە دوو خولەکانی ئەوروپی و خولی کۆنفرانس لیگ شکستیان هێناوە. ینی ئینتەر میلان دەبی ئەم شۆکە شتێکی لە دەستبیتن بۆ ئەوەی شکستی ئەم دویانەیەش بە شکستی وان کۆتایی پێبێنی. چیزای ئەوەی یانەی ئینتەر میلان بەرامبەر یانەیەکی بچووک یاری ناکە بەرامبەر ڕاهێنەرێکی بچووک یاری ناکە وەکو پێپ گواردیۆلا کە زۆربەی ڕاگەیاندکارەکان و ڕۆژنامە نووسەکان پێی دەرن ئەوە فەیلسوفی تۆپی پێەیە. بەڕاستی ینی یاریێکی خۆش دەبی بەس پێم وایە وەکو دیبرۆین گوتی یاریێکی داخراو دەبی ینی گۆڵی زۆر تێدا نابێت. خۆش مامۆستا بڕیار ئەگەر دەرفەت بێ بەڵێ پێشبینی چێ بۆ یاریەکە؟ وڵای پێشبینیمە ئەوەیە مە بەخۆمە جمهوری ڕیالینە ئەو شۆ لە خەفەتان بووینە جمهوری ئەنتەری
هەرە وایە ڕاضە وایە پێشبینی شمەوەی وڵای ئەنتەری شەدە دۆڕێ بەس شەرت ئەوەی دۆڕانەکە بە زەلیلی نەبی بانجامەی گەورە نەبی 6 بە هیچبی 6 بەعبی یادام 2 بێک بی 3 بێک بی گەمەکەش داخراوە وەک دیڕۆین قسەی کردکە و گەمەک نییە کە گۆلی زۆری لێ بکرێ بە هیوادارشم گۆڵەش کەم بکرێ ئەنتەر بە سەرەکی بەرزیۆ بدۆڕێ ئیشاڵە ئەنتەریش دەباتەوە بێ هیواینە لیان سیقەشمان پێیان نیە ڕاستی زۆر باشە دەست خۆش بی بڕیار کاتەکە دەدەم بەیەوە بە زیاتر گفتوگۆ بکەن لەسەر پێکاتە و پلانی یاریەکە بەڵام ئەوەی دەمیست لە کۆتاییەکەی باسی بکەم شەقامی ئیسکان بەردەوام لە یاریە گرنگەکان لە کاتی مۆندیال لە کاتی پاڵاوانتی گەورەکان لە کاتی کلاسیکۆ بەردەوام پڕ دەبێ لە هاندەر و لێرەوە سەیر یاریەکە دەکەن تام و چێشێکی زیاوەستری لێوەردەگرن لە ئێستادا هەردوو لای شەقامەکە گیراوە و کەمترین هاتوچۆی تێدا دەکرێت لە کاتی یاریەکە هاتوچۆی تێدا نامێنێ و هاندەران لێرەوە لە دیار گورە بە ڕۆژە خواردن و ئەو بابەتانەوە سەیر یاریەکان دەکەن ئەمەش دیمەنی هاندەرانە فەرموو حسێن جان سپاس بۆ تۆ سپاس بۆ هاندەرە خوێنگەرمانەی هەولێر و شەقامی ئیسکان سپاس بۆیەوە کاگۆران کاکبراویستم لەسەر پێکاتەکەی تەرمینان قسەیەکدا ویستم ئەو بڵێم ڕیال مەدرید تەنها ئەمێ ئەو شار لە جەنابەت بکەم ڕیال مەدرید تەنها 28 خولەک لە یاری گەڕانەوەی بەرگی ئەو بەرگی فشارە زۆرەکانی مانچەستەری کرد بۆ بەرگریە چڕا ئینترەکەوێتە هەمان هەڵی ڕیال مەدریدەوە بۆ بەرگریە چڕیاری کە ئینتر خۆی پێڕاجی لە بەرامبەر فشارەکانی مانچەستەریا بەگشتی لە ڕاستیە زۆر قورسە ئینتەر میلان بە پلانی بەرگری یاری نەکات وەک سەرتا ئاماژەم پێکرد ناچارە لەبەرەوەی گواردیۆلا بەسەریا دەسەپێنێت بۆ لە تۆی پێیا دوو حاڵە دەیە یانەوەی خۆت بەرگری دەکەیت یانەوەی ناچار دەکرێت کە بەرگری کەیت ئەما بەسە گواردیۆلای هاتووە لە پرێمەر لیگ چەند یاریەک ناچار بە بەرگریان کردو ئەمە یەکەم دووەمینیان بۆی ئایا تا چەند بەرگە دەگرێت بەڕاستی پێ بڵێن زۆر قورسە دەبێت تەواو یاریزانەکانی ئینتەر میلان لەو پەڕی متمانەیە بن چ تۆپیان پێ بێت چ تۆپیان پێ نەبێت ئەبێت هەمانگێکی زۆر باشە بێت ئەمانە نەبێت قورسە ئینتەر میلان لە تایم یەکەمیشە خۆی بگرێت کاتێک تۆ بۆ باستۆنیە بارێلا و برۆزۆڤیچ و هاکان خۆیان بدزنەوانێ و ترسیان لەوە بێت تۆ وەربگرن یاری ئینتەر میلان بێمتمانەی پێوە دیارە و بە زووی یانەکە تووشی تەسلیمبوون دەبێت بەڵام کاتێک متمانەیە بە خۆیان بێت هێدی لە خولەکانی سەرەتا لە فشاری مانچەستی دەربچن ئەم یانەیە باشترە بێت لەبەرەوەی مانچەستی لەم یاریدا دەوێت گەردەلو دروست کات ئەو گەردەلولا بەس بە متمانە وەڵام بدرێتەوە متمانەیان بە خۆیان نەبێت دەتوان وەڵام بەرەوە بەڵام زاگی لە کۆنگرەکەی ئاڵێ یاریزانەکانم ئەگەر قاچ و دڵ و ئەقلیان لە نەو یاریگایە تەواو حازر بێ بەبەستی چییە لەمە دەڵێ قاچ بۆ ڕاکردن بەڵێ قاچ و دڵ و ڕۆح دڵیش بۆی دڵیان لا یەکتر بێت ڕۆحێت بۆی ئەو کاتی کە هەستەکەن توانیان نەماوە شتێ بکەن کە لە توانای خۆیان دانیە بۆیە پێویستیان بۆ سێ شتەیە بە دڵنیایەوانەیە دوانیان پەیوەندی بە متمانەوەیە 100% عقل و دڵەکە پەیوەندی بە متمانەوە بێت عقلێکی باشیان لەسەر یارەکە بێت متمانێکی باشیان بە خۆیان نەبێت تاوەی تەرکیزیان لە ڕووی عقلیەوە لەسەر یارەکە لانەچێت توانای جستەی ئەو توانە جستەی کە مانچەستەرێتی ئینتەرنێتی وایە ئینتەر میلانیش چەند وەرزێک پێش ئێستا لەگەڵ کۆنتی پینتۆس کە ئێستا ڕایەنەری توانای جستەیانی ڕیال مەدریددا مەشقی بە زۆرێک بەم یاریزانانە داوە ئەزمونێکی باشیان وەرگرتووە و لە ڕووی توانای جستەیی وانە تیپێکی خراپنین تیپێکی باشن بەڵام گرفتەکە ئەوەیە کاگۆران باشینە سەری ڕوبەڕوویان پێگاتەیە دەبنەوانێ کە یانەی مانچەستیە ئەم پێگاتەیە پێم خۆشە سەرەتا تۆ سەرنجی خۆت بخەیتە ڕوو پێگاتەکە وەک دانراوە ئەم وەرزە مانچەستی پیپ گواردیۆلا گۆڕانکاری لە داڕشتە و تاکتیکیا کردووە ستۆنس دێتە ئیرتیکاس وەکو ئیرتیکازەن دێکات دەیبینین بۆیە ئەوەی کە دەیبینین سێ بەرگری کار دوو ئیرتیکاس چوار یاریزانی هەڵی ناوەت تەنها یەک یاریزانی سەرڕم بەڵێ بێگومان کاک بڕیار لە زۆرێک لە فشارەکانە کە مانچەستی تۆپی پێ و کۆنتترۆلی تۆپی لایە ینی ڕۆدری و ستۆنسیش بەشداری هێرشەکانەکەن ینی نزیکەیە بە حەوت یاریزان بۆ هەشت یاریزان هێرشە بە بۆیە ئەوەی کە ئێستا بۆی کە باسی ئەوواکەین گواردیۆلا توانیوێتی توانە یاریزان دەچەندجێشی یاریگای بێتەوە زانی ستۆنس لە دڵی بەگریا و ئاستە بەرزەی پێشکەش ناکایانی بەو ئاستە زۆر بەرزۆ دەستناکەوێت ئێستا بینین لەو جێگەیە زۆر باشی توانای دۆزیوەتەوە و ئاستی بەرز پێشەکەەوە گۆڵ تۆمارەکە لە هەمان کاتە سەیری ڕۆدریکە کە من پێم وایە کلیلی سەرکەوتنەکانی یانەی مانچەستی لە ڕۆدریەوە دەست پێکا کە ئاستێکی زۆر بەرز پێشەکە بڕیار نازم حەزەکەم دوای تۆش سەرنجە لەسەر ڕۆدری یعنی هەم لە یارەکەی ڕیال مەدرید هەم لە یاری بایرن هەم لە تەواوی ئەم وەرزەی پرێمەر لیگ و چامپیۆنز لیگە کلی سەرکەوتنەکانی گواردیۆلا بووە لە هێڵی پێشەوە
یعنی سەیری کە گریلیش ئاستی بۆ یەکەم وەرزیاریکردنی لەگەڵ مانچستەر هەر نەمانە بینی ینی یاریزانێکی زۆر خراپ بوو یاریزانێک نەبوو بەو شێوەی کە لە ئەستۆن ڤیلامان بینی بەڵام ببینە توانای ئەو یاریزانی چۆن بەرزکردەوە گۆندۆگان بە هەمان شێوە بووە کاک بڕیار من نازانم حەزەکەم تۆ ئەگەر سەرنجێکت هەیە من هیچ نەقسێک هیچ خاڵێکی لاواز لەم پێکاتە ینی مانچستەر نابینم ئەگە بڵێم خاڵ لاوازەکە تەنها ئیدرسۆنە هەندێک جار ئەگەێت هەنێ هەڵەوە ئەوە ڕەنگە ئەمە قسەیەکی واقعی بێ ئەگینا وەکو ئاکی ئاسی زۆر بەرز پێشکەشەکە لە هێڵی دواوە دیاز بە هەمان شێو ئاکانجیش بۆ ئەزمونونەکەمە هەیەی لەگەڵ ئەم ستافەیە توانێتی باشخۆی بگونجێنێ بۆیە بەگشتی من پێم وایە لە مانچستەر و لەو پێکاتەی مانچستەر خاڵی لاوازی تیا نابینم زۆر باشە ئەمە پێکاتەکەیە 3-2-4-1 بەڵێ ئەوەی کە وەرزە گۆڕانکاری تیا کردووە پێ گواردیۆلا ستۆنز کاکبرا زۆر جار لە پێکات شێوازێکنەوەدا بە 3-3-3 لە حاڵەتی بەرگریکردندا ستۆنز دێتوانێت بۆ دڵی بەرگری دەبێتە 4-4-1-4-1 لێتوانێت بۆ حاڵەتی بەرگری بەڵام لە حاڵەتی ئاسایی هێرشبردندا ستۆنز دێتە ئیرتیکاز ڕۆدری دەچێتە پشت گۆندۆگان و دیبڕۆینەوانێ پاڵپشتمی ئازانانە دەکات بۆی بۆ شاییان لە پشت و دروست نەبێتەوە دوایزانە زیاتر بچنە پێشەوانێ ئەم گۆڕانکاریە وەرزە گواردیۆلا کردوێتی تاکتیکێکی تازەیە لەبەرەوەی ئێستا گواردیۆلا کار لەسەر هەندێک بچووگەکات لە نێو تاکتیک و پلانەکانیدا ئەمە تا ئێستا سەرکەوتنی بەدەستێناوە بەتایبەت لە نیوە یاریگای خۆیان دەکاتێک تۆپیان لا دەبێت یاریگا زۆر فراوان دەکەن ئاکێ دێتە کۆتایی ئەو هێڵا ئاکانجی دیاز ستۆنز دێتوانێ ڕۆزیێتوانێ یاریگا بڵاو دەکەنەوە بۆ تی بەرامبەر دێتە پێشەوانێ بۆی تۆپیان لێ وەربگرێت کاتێک تۆپ دەکەوێتە نێو یاریگەتی بەرامبەرەوانێ بە هەر هەمیان فشار دەکەن وەکو فشارێکە لە ڕیامەدییانە کرد بێرناردۆ و دیبڕۆین فشاریان لە باڵی چەپە کرد ستۆنزیش لەگەڵیا گۆندۆگان و گریلیش فشاریان لە باڵی ڕاست دەکرد ڕۆدری لەگەڵیا بۆیە وەک دەڵێ هەناسە لە تیوی بەرامبەردا نایەڵەوانێ مەجای ئەوان نایەن بینای هێرش لە سەرەتای هێڵی بەرگریەوانێ دروست بکەن بۆی بەرگریکارێک بە یاریزانێکی هەرشی شەڵگەڕاوە بەدڵنیایەوانێ بۆیە ئەمەی کە ماشتەستی کات ئێستا گەیشتۆتە لووتکەی تۆپی پێ لە لووتکەی تاکتیکا گواردیۆلا کارە دەکات و لە هەمووی گرنگتر ئەوەیە بەبوونی هالان لە سەرڕم یانەکەدا ئێستا بێرناردۆ گریلیش بە هیچ جۆرە لە کاتی هێرشەکانە ناچن ناو زاوانێ لە حاڵەتێکانە بێت لە کاتی تۆپانە بێت کە بە تۆپەوە دەڕۆن بە تۆپەوە دەڕۆن بەڵام ئەمە وەرزی ڕابردوو جیاواز بە کاتی هالان دیتیانە ڕەحیم سەلینەوە دەچونە ناو هێڵی سزاوانێ ئەو تەواو لە ناو هێڵی سزای چڕەوە بەڵام ئێستا بە بۆنی هالاندەوە هەردوو دڵە بەرگریەکەی یانەی بەرامبەر سەرقاڵی هالان دەبن بێرناردۆ و گریلیشیش لە باڵەکانەوانێ زۆر دەکەن بردنەوە گەورەکە بەرامبەر ریال مەدرید بەدڵنیایەوانێ هالان دەگە دیقەت لە یاریدا ڕاستە مەترسیە بوو گۆڵی تۆمار نەکرد بەڵام کە گۆڵەکانی تۆمارە کرد بێرناردۆ سیلڤا بوو بۆ شایەکەی بۆ دروستە بوو یەکێ لە حاڵەتەکانی تر دیبڕۆین و گۆندۆگانە لەم وەرزەیە کاگۆران زۆرترین گۆڵیان تۆمار کردووە دیبڕۆین زیاتر لێرەوە گۆندۆگان زیاتر لێرەوانێ بینیمانێ لە چەند یاری ڕابردوودا بۆچی کاتێک وەکوتم بێرناردۆ گریلیش لە باڵەکان و فشار دەکەن یەکی دوو بەرگریکا سەرقاڵەکەن هالان دوو بەرگریکاری دڵی بەرگری سەرقاڵ دەکات دۆی دەمێنێتەوە بۆ شایەکان لەکوێیە لەمانە کە دەی خۆزنەوانێ بۆ چەند دوانەیەنە پێشەوە بۆچی لایەنەکانی ترە ناتوانن لەبەرەوەی ڕۆدری دێتە پێشەوانێ بۆ شوێنێمان بۆچی ڕۆدریە لەبەرەوەی ستۆنز دێتە ئیرتیکاس واتە گواردیۆلا بۆ هەر یەکێکیان دوو سێ ئەرکی داناوە شوێنێکی داناوە کە زۆرترین فشار دروست دەکەن گۆندۆگان دروستە بێ لە ڕووی لێدانەوە لە دەرەوەی هێڵیسا زۆر سەرکەوتون و تۆپیان زۆر ئاراستێکی زۆر تەواوی ناو گۆڵەگرێ بۆیە زۆر دیبڕۆین ئەو گۆڵی لە بایرنی تۆمار کرد ڕۆدری بەتەنیا خۆی بووە هیچ شارێکی لەسەر نەبووە دیبڕۆین ئەو گۆڵی لە ڕامەدی تۆمار کرد لە یاری یەکەمدا گۆڵی یەکسانی بۆچی لەبەر ئەم یاریزانانە هێندە فشارەکەن بەرگریتی بەرامبەر تەواو ئەبەنە دواوە بۆ شای دروست دەبێت گۆڵتم بۆیە ڕوبەڕووبوونەوەی ئەم پلان و تاکتیک و ستایی لە یاریکردنەی ماشتەستی بۆ هەموو تیپێ قورسە چ جای بۆ تیپێکی وەکو ئینتەر میلان کە ئەم تیپە لە سەرەتای دروستبوونەوەدایە لە نێو ئەوروپادا و پێگاتەکەش یعنی بەڕاستی ئێمە وەکو ئاماژان پێکە خاڵی بەهێزی هەیە بەڵام هێشتا بە هەموو پێوەرەیەک پێگاتەی ماشتەستی و پیپ گواردیۆلا و تیپەکە ئەفزەڵێتی بەسەر یانەی ئینتەر میلاندا هەیە بۆ برنەوە لە پێشە یەک خاڵی لاوازەیە لە پێگاتەی ماشتەستیەکە گۆران باڵەکانی بەرگریە لە یانەی ماشتەستی ئەگەر واڵکەر یاری بکردایە لە شوێنی ئاکانجی ئەوە باشترە بوو بۆچی لە حاڵەتی بەرگریەکە ستۆن زاتەوانێ بۆ دڵی بەرگری لەگەڵ دیازا دەبوون بە دڵی بەرگری واڵکەر و ئاکێ دەبوون یان واڵکەر و ئاکانجی لە باڵی چەپ دەبوون ئەو کاتە لە باڵەکانەوانەیە بەریان بە هێرشەکان دەگوەک چۆن بەرامبەر ڤینیسیۆس و ڕۆدری گۆ کردیان لە بەرامبەر ریال مەدریددا لە بۆ واڵکەری تیا بوو بەڵام ئەم یاریەش نابێت گواردیۆلا ئەوەی لەبیر چوو بێت کە
دیمارکۆ ڕاستە بەرگری کارەوە ئاماژەم پێکرد بەڵام بەشداریە شەکانەکات لەم وەرزەدا ڕۆڵێکی زۆر باش بوو لە گۆڵەکانە تەنانەت باستۆنی ژەندەکات دێتە پێشەوانەی ئۆفەرەکات دۆفێرس یاریزانێکی خێرایە توانای هەیە بە تۆپوانێ لێرەوە بە تۆپۆ بگاتە ئێرە بۆیە خێرایەکی زۆری هەیە بە تۆپۆ کۆنتترۆلی زۆر باشە دەتوانێت بێتە ناوزانێ بۆی ئەم خاڵە لاوازە هەیە لە ینی مانچستەر سیتیدا ڕەنگە یەک خولەک ئینتەر میلان ئەو خاڵە لاوازە بخۆزێتەوە بتوانێت زەفەری بێنێ گۆڵە تۆمارکارێکە خۆستکات ئەمانە گریمانەکانن یاتی ئەمە پێشبینی ناکەین ئێمە گریمانەی یارێکە سینناوی یارێکە بە چەند حاڵەتێ باشە بڕیار لە هەموو حاڵەتێکی ئەم یاری من پێم وانەیە یاریکی چێژ بەخش بێت چکە بەڕاستی لایەنێکی ئەم تیپە تەواو بەرگریەکە یانی یاریی کراوە نابێ هەموو کاتێکی شخاڵێکی گرنگیش بە گشتی یاری کۆتاییەکان زیاتر بۆ چێژ نیە بۆ ئەنجامە لە ساڵی ڕابردووە یاری کۆتایی مۆندیالی قەتەری لێ دەرچێت هیچ یاریش کۆتایی خۆش یاریکی تر چێژ بەخش نەبوو یانی تۆ چێلسی و مانچستەر کە چونەتی یاری کۆتاییوانە بە گۆڵێکی کایافێر زیارەکان بردویان یان بایرن و پاریس زۆر ئاسایی بۆ ینی بۆچی حەزەراتێکی زۆری تێدایە هەردوویانە چاویان لە 120 خولەک یاریکردن هاچەنە گواردیۆلا وتی ئەمە 95 خولەک خۆمان وتی یاری 95 خولەکە دیارە حسابی کردو کە 95 خولەکە لای بکاتوانێ بەڵام یاریەکە تو حسابی 120 خولەکات وەک بەڕێزت ئاماژە پێکرد لە سەرتاوانێ یاری چامپیۆنز لیگ بە تایبەتی و یاری کۆتاییش ئەو تیپەی کەمترین هەڵە بکات لە نازناوەکەەوە نزیکترە تا ئەو تیپەی زۆرترین هێرش بێت تا ئەو تیپەی زۆرترین تۆپی دابێت بۆیە زۆر حسابات بۆەوە کرێت یارێکی داخراو بێت هەرچەندە پێشبینیە کرێت گواردیۆلا بە سەرکێشی خۆی یاری داخراو نەکار ڕێگەش نیە ئینتەر میلان یاریکی داخراو بکات بڕیار ئەمەوێ خۆزم کاتمان نزیکە لە کۆتایی و سێ خولەکیشمان بەس ئەمەوێ کۆتا شت من بۆ خۆم پێشبینیەکەم یانی بەکو پێشبینی زۆر تەبیعی پێشبینیەکە مانچستەر سیتی بێتە پاڵەوان بڕیار تا پێی وایە و پێت وانە ئەمەوێ کۆتا قسە دێوەگە مەڵای ئەو پرسیارم هاتەوە بیر گواردیۆلا لە بەردەم هەلێکی گەوریانەیە لە ئاستی ئەنتەر کەم ناکەم بەڵام گواردیۆلا لە بەردەم هەلێکی گەوریانی بۆ بەرنەوەی نازناوەکە زۆر ئاسایە مەکەمکردنی ئازنی کاگۆران مانویان نەمانێت بە هەموو پێوەرێک مانچستەر لە پێشترە بۆ بنەوەی نازناوەکە ئەگەر گواردیۆلا نازناوەکە نەبا ئەم شەو ئەتوانێت جاری تر بگاتەوە ماسی بگاتەوە کۆتایی پێم وابێت تووشی گەورەترین ناومێدیە بێ خودی گواردیۆلا خۆی لەبەرەوەی وەکو ئاماژە پێکرد ئەگەر ئەمە لێڤەرپوڵی ئەم وەرزەش وایە بۆ گواردیۆلا زۆر قورسە بوو ڕێال مەدرید وایە قورسترە بۆیە ڕاستە ئینتەر میلان تیپێکی کەم نییە ئێمە لێ کەم ناکەینوانێ بەڵام ئەم دۆخەی ئێستای مانچستەر بە هیچ جۆرێک ناگات ئاستی مانچستەر ئێمە شتێکی عیبەی تێدانی ڕەنگە بخۆم هێندەی بە خولی ئیتاڵی سەرسان بێت هێندە بەیانەکانی خولی ئیتاڵی سەسان بێت هێندە بەیانەکانی خولەکانی دیکە سەسان بەڵام واقعیەتێکە ئێستای مانچستەر سیتی لە پێش ئینتەر میلان و تەواوی یانەکانی خولی ئیتاڵیەوەیە دەستخۆش سپاس بۆ تۆ کاگۆران سپاس بۆ هاوڕێیانمان لە کۆنتترۆل لە ئایتی لەسەر جەمبەشەکانی دیکە کە ئەم شەو بۆ ڕووماڵەوە ماندوو بوون تا ڕووماڵێکی دیکە و یارێکی دیکەی وەها گرنگ بەخواتانە سپێرین خواتان لەگەڵ سپاس.